بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بەڕێزان ئەم میوارێش بە ئێوەی خۆشەویست گەیشتمەوە تەمەن تەوەری ئەمڕۆمان تەوەرێکە پەیوەستە بە بابەتێکی هەستیار و گرنگ لە کۆمەڵگەدا بابەتێکە پەیوەستە بە تەواوی تاکەکانی کۆمەڵگەی کوردەواریەوە و خودی ئەم بابەتە پەیوەستە بە ژیانکردنەوە پەیوەستە بەلایانی سیاسیمانەوە پەیوەستە بەلایانی ئابووریمانەوە پەیوەستە بە ژیانکردنمانەوە پەیوەستە بە ئایندەی مانەوەی کۆمەڵگەکەمان لە هەرێمی کوردستان ئەویش باز لە بەها جوانەکانی کۆمەڵگاکەین و کاریگەریەکانی و ڕۆڵی دەسەڵات لە شێواندنیە تەمەن ئەو بەهانی لە مێژەوە ینی کاری لەسەر کراوە تەمەن بەها زۆر قورسە دروستکردنی بەڵام زۆر ئاسانە لە ناوبردننی مێژووی کوردەواری و سەدان ساڵە کورد و باپیرانی ئێمە کاریان لەسەرەوە کردووە ئەم بەهانە دروست بکەن چ ڕاستگۆیەتی چ متمانە چ ئەخلاقیات چ پاراستنی تەواوەتی بەها کۆمەڵایەتیەکان لە هەموو بوارەکانی دیکەی وەکو دەسەڵات وەکو ڕێز وەکو پیاوەتی و مەردایەتی زۆرێکی تر لەوانی کە ئەمڕۆ ئەم میوارێ شەن و کەویەکەین و خەباتی بۆ کراوە و کاری لەسەر کراوە بۆی بچەسپێ لە ناو تاکی کۆمەڵگەی کوردەواری ئێمەدا بەڵام لێتان ناشارمەوە ئەوە ماوەیەک دەبێت چەند ساڵێک دەبێت و بە پلان کار لەسەر شێواندنی ئەم بەهانە دەکرێت ینی من ئەمەوێ بڵێم کاتێک ئەبینیت لە کۆمەڵگەدا گەندەڵی بۆتە شتێکی ئاسایی درۆ بۆتە توانە ینی کەسی درۆزان بۆتە کەسێکی بەتوانە کاتێک بێڕێزی بۆتە ئەتەکێت ینی ڕێز نەگرتن لە دایک و باوک بۆتە بەشێک لەوەی ئەمە جۆرێکە لە ئازادی تاک لەوەی کە ویستراوە ڕۆڵەکانی ئێمە بە ناوی ئازادی ڕادەربڕین بە ناوی ئازادی چی ئەپۆشی پۆشی بۆتە ئەتەکێت ئەمانە وردە وردە کاری لەسەر کراوە ئەم بەیانە بشێوێن من هیچی تر کات با پێشەکەمەوە ناکوژم لەگەڵ زۆر بەڕێز ماوسە حەسەن عومەر چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی شەنوکەوی پاراستنی بە جوانەکانی کۆمەڵگاکەین و ئەشمەوێت لە بەشێکی قسەکانمانە کار لەسەرکەم بێگومان دەسەڵات مەبەستم حکومڕانە لە هەر کۆمەڵگەیەکە ڕۆڵی هەیە لە پاراستنیە بەهایانێ و ڕۆڵیشی هەیە لە شێواندنیا لەگەڵ میوانەکەم تەواوی ئەم بابەتانە شەنوکەوەکەین ماوسە حەسەن ببوورە کەمێک پێشەکیەکەم زۆر بوو سواس ئامادە بوونێت زۆر سپاس ماوسەگیان سواس پێشەکێکی جوان و ڕێک سەلامەتکە سواس دەکەم جار ئەمەوێ هەر زۆر بەسانایی لە کۆمەڵگەی ئێمەیە بەهاکان چین جوانترین بەهاکانی کۆمەڵگەی ئێمەکەم لە مێژە کاری لەسەر کرا و چەسپیوە چین لای ئێمە بەناوی خۆی بەخشندە و میهرەبان دووبارە منیش ڕێز و سڵاو و حرمەتم هەیە بۆ جەنابتان و بۆ تەواوی بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیان لە ڕاستیدا کۆمەڵگاکان بە جیاوازیەکانیان دەناسرێنەوە و دایکی ناسینەوەی کۆمەڵگاکانیش بەهاکانن و ڕنگدانەوەی بەهاکانن لە ناویاندا ئێمە وەکو کورد قەومێکی تایبەتین و قەومێکی تایبەتمەندی خۆمان هەیە ئەو تایبەتمەندیە کە وەکو جەنابەت لە پێشێکیدا ئاماژەت پێدا تەمەنێک لە گەورەی باوباپیرانی ئێمە لە قوڵی و وردی و سەلیقەبوونیان لە پەروەردەی نەوەکانیان ئەمڕۆیان بۆ بنیات ناوین ئەو بەهایانەی کە باوباپیرانی ئێمە لەسەری پەروەردەکران و دواتر لە ڕێگەی ئەوانەوە گواسراوەتەوە بۆ کەسایەتی و نەوەکانی ئێستای ئێمە بێگومان وا بە ئاسانی بەدەست نەهاتووە بەڵکو شۆڕشێک بووە بەردەوام لەگەڵ ئەو ئاڵێنگاریانەی کە بە زەمانە جیاوازەکاندا تێپەڕیوە واتە هیچ قۆناغێک نەبووە هەوڵی لە ناوبردننی بەهاکانی کۆمەڵگە نەدرێت و هەمیشە گەلەکان ویستویانە بەهای ئەو کۆمەڵگەیە بە تایبەت لە ڕێگەی سیاسیەکانەوە لە ڕێگەی دەسەڵاتدارەکانەوە پەرتەوازە بکەن بۆ ئەوەی سیاسەتی پەرتکە و زاڵبە بەکاربێنن زاڵ بن بەسەر گەلەکاندا هەر کاتێک بەهاکان نرخیان لە دەستدا
ئاسان سیاسێ دۆڕاوەکان دەتوانن حکمی گەلەکانیان بکەن لەگەڵ ئەوەی کە ڕوحی ئینسانەکان نەفسیەتی ئینسانەکان زۆر بەرزە کاتێک کە تۆ دێی بەهاکانی لێدا دەچۆڕێنی ڕوحی ئینسانەکان بەتاڵ دەکەیەوە لە باڵابوون ئەو کاتە ئەو ئینسانە بە نزمی قوبوڵی هەموو شتێک دەکا ڕازیە بەوەی کە کۆیلە بێت ڕازیە لەوەی کە بە کەمێک قومەنانێک ڕازی بێت قومە ئاوێک ڕازی بێت جادەیەکی قۆڵت و جادەیەکی ساغ ڕازی بێت بە چەند مانگێک موچە ڕازی بێت ئەو کاتە دەواازەی کۆیلایەتی لە کەسێکەوە دەگوازرێتەوە بۆ ئومەتێک کاتێک کە ئومەتێک ڕازی بوو بەوەی کۆیلە بێت ئەو کاتە بەرپرسە گەندەڵەکان ئیشیان نامێنێ جگەلەوەی لە شاشەکانەوە سەیری میلەتێکی خەوتووی بێناز دەکەن جگە لە ڕابواردن هیچی پەیامی تریان نییە بووی هەر کاتێکی قسەیان بۆ دەکەن مامۆستا سالار ڕابواردنە بەگەلەکە فشەهاتنە بە داهاتووینەوەکان فشەهاتنە بە داهاتووی ئومەتێک جا ئەمە لە کوردستان بێ یان هەر وڵاتێکی بێ لە هەرێمی کوردستان بابین یەکسەر بینە ناو بابەتەکەەوە لە هەرێمی کوردستان کەی مامۆستا حەسەن درک بە مەکرا کە دەست هەیە پلان هەیە بۆ ئەوەی دەست ببرێ بۆ ئەم بەهانە با من ینی کورتتری کەمەوە بۆ نمونە شێواندنی بەهای دادپەروەری کە ئێمە کوڕە مەسوولێک ببینیت لە هەموو ڕۆکانەوە پێرفێکت بێ کوڕێکی تر هاوتەمەنێکی خۆی کار نەبێ دامەزاندنی نەبێ هەلی خوێندنی بۆ نەڕەخسێ ینی لەکێکەوە ئەمە دەسەڵاتی ئێمە هەستاوە بە میشە دەکرێت بڵین ئێمە سەرەداوێکی زۆر ڕوونمان هەیە لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا کە بەداخەوە زۆر جار خەڵکی عاقڵمەند بێ وڵاتی بێ ئومێد کردووە لە چاکسازی ئەو کەسانەی کە مێشکیان ئیش دەکات بێ ئەمەلن لەوەی کە دەسەڵاتێک بەو بیرکردنەوەی کە ئیش لە سەر تەدمیرکردنی بەهاکان بکە ئیش لەسەر خاپورکردنی پەروەردە بکە ئیش لەسەر نەهێشتنی عیلم و زانستی زانکۆکان بکە ئاسان نییە تۆ دڵت پێخۆش بکەی بڵێ بەڕاستی ئەم دەسەڵاتە ڕووی لە خێرا ڕووی لە چاکەیە من پێم وایە سەرەتای دەرکەوتنی تێکشکاندنی بەهاکان لە سەرەتاکانی نەوەتەکانەوە دەست پێ دەکات کە بەداخەوە بە قۆناغبەندی و پلەبەندی هات هەر لەو کاتەوە کە درۆ شوێنی ڕاستی گرتەوە هەر لەو کاتەوە کە دزی شوێنی دەستپاکی گرتەوە هەر لەو کاتەوە کە فەساد و گەندەڵ چووە ناو قوڕقوڕاگەی شتێک بە ناوی حکومڕانیەوە کە نەبوو شتێک بە ناوی دەسەڵاتەوە کە نەبوو شتێک بە ناوی دامەزراوە کە نەبوو ئێمە لە یادمانە مامۆستا سالار تا ساڵی 2003 کە ئەمریکا ڕژێمی پێشی کۆتایی پێێنا دوو هێزی دەسەڵاتدار دوو زۆنیان داگیر کرده بوو ناوی زۆنی سەوز و زەرد بوو ئەم دوو زۆنە حکمڕانی گەلێکیان دەکرد کە 6 ملیۆن ئینسانە هەتا ساڵی 2003 ناویان لە خۆ نابوو ساوا ئەمە گەورەترین درۆیە لەگەڵ داهاتووی نەوەیەک کە تۆ بە حکومەت دەڵێی ساوا یعنی چی مناڵێک کە دێتە پۆلی یەکی بنەڕەتی بەرگوێی دەکەوێت کە ئەم حکوومەتە ساوایە یعنی چی ساوابوونی حکوومەت یعنی چی حکوومەت مناڵ بێت ئەمە بوو بە کللتور وردە وردە تا ناخی پێکانی چەسپە وە گەندەڵی ڕەگی حکومداری داکوتی مامۆستا سالار لە یادمە لە ساڵی نەوەتەکان بەدواوە قوتابخانە لە وڵاتە نەما و یاری ناوگەچەکەی نەدەزرێت قوتابخانە لە وڵاتە نەما پانکەی سەربانەکەی سەقفەکەی نەدەزرێت مۆلیدەی گەڕەکەکان نەما نەدەزرێت دوای 2003 باش بە ئەمە لێگەڕێت دوای 2003 ڕێکخراوە خێرخوازیەکان مۆلیدەیان بەسەر شارەکان و ناحیە و قەزاکاندا تەوزیع کرد ئەو دوو دەسەڵاتە زۆر بە حکیمانە هاتن هەرچی مۆلیدەی کە سامانی نەتەوەی و میلیە هەر شتێکە دێ بۆ ئەو نیشتیمانە سامانی هەموو خەڵکە مامۆستا سالار هەرچی پەرلەمانتار و دادوەر و قەزاواتی ئەم وڵاتەیە با یەک مۆلیدە لە مۆلیدانە بدۆزێتەوە بۆ کاتێک کە بەهات تێکشکا تۆ ناوی جۆر بەجۆر لە خۆ دەنەی ئەو کاتەی کە ئەو وشەی تۆ دەڵی دادگەری چ کاتێک باوی نەما چ کاتێک لە بین برا چ کاتێک وزەی تاکەکانی لە بین بر ئەو کاتە بوو کە ڕەوایەتی بە خراپەکاری درا ڕەوایەتی بە دزی درا ڕەوایەتی بە گەندەڵی درا ڕەوایەتی بە نەهێشتنی ئینسانی ئاسایی درا یعنی چۆن مامۆستا سالار ببوورە ئەو نقطەیە تەواو کەم
ئینسانێکی ئاسایی لە قوتابخانەیەکدا وەکو یەکن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ مسلمانان کە ئەسنانی المەشطن، وەکو دانەکانی شانەوان. کوا کۆمەڵگەی کوردی وەکو دانەکانی شانەوەی مامۆسالار لە وڵاتەدا هەزاران گەندەڵ دەستی لە قوڕقڕاگەی خەڵک ناوە، هەزاران نادادگەری خەریکە مناڵەکانمان دەخنکێنێت، هەزاران نادادگەری زانکۆکانمان کۆتایی پێدێنێت، هەزاران نادادگەری هەر ئەوەیە بە ناو ناوی قوتابخانەکان ماوە، هەر بەوەیە کە بە ناو ناوی پەروەردە و پرۆسەی پەروەردە ماوە. بۆ چونکە ڕوحیان تێدا بڕیوە. لەبەرچی؟ لەبەرەوەی شۆڕشەکە لە پێناو پاراستنی گەندەڵەکانە، لە پێناو پاراستنی هەموو شتێکدایە کە بەهاکان نەهێڵێ، کۆمەڵگە نەهێڵێ، تەنها ئەوان پێچەسپاو بن، ئەوان پێقایم بن و ئەوان دەنگیان دلێر و گەورە بێت. بۆیە ئەمە شۆڕشێکە دەکرێت بڵین گەلی کورد بەداخەوە لە دوای ساڵی 1991ەوە قۆناغ لە لەوانەی بەرنامەکاڵی نەگرێت، بەڵام لە هەموو قۆناغەکاندا ئەم میلەتە بە گەورەترین کارەسات تێپەڕ دەبێت کە بڕوا بکە ئەگەر خەڵکێک نەبێ ڕوبەڕوویان دەبێتەوە. ئەو میلەتە ئێستا هیچ خاوەنێکی نەدەمە. مامۆستا حەسەن، ینی لە بیرکردنەوەم بۆ ئامادەکردنی ئەم بەرنامەیە ینی چوومەوە سەرگوزشتەیەکی مێژووی دەوترا، ینی لە جەنگەکانیشا وڵاتان بەرامبەر وڵاتان، خێڵ بەرامبەر خێڵ، ویستراوە یەک ڕێگەیە بگرنە بەر بۆی ئەم بەهانە بشێوێ، بۆی کە بەهانەما ئیتر داگیرکردنەکەشی ئاسانترە بێت، چونکە نازانین لە پێناو چیا بچەنگێ، بەهای نەماوە. من نەمەوێت بزانم لە هەرێمی کوردستان دەسەڵات چ ڕێگەیەکی بەکارهێناوە بۆ شێواندنی ئەم بەها کۆمەڵاتیانە؟ ئایا میدیای بەکارهێنا، پەروەردە، سیاست، اقتصاد؟ هەرچەند من خۆم هەستەکەم هەوڵی داوە لە هەموو ڕێگاکانەوە پەل بەهاوێژێ، بەس حەزەکەم لە زاری بەڕێستەوە. مامۆستا سالار، ینی بەداخەوە ئەوەی ئەو وزەیە کە دەسەڵات لە هەرێمی کوردستاندا بۆ بەلا ڕێدابردنی بەهاکان، بەلا ڕێدابردنی ژیانێکی تەندروست لە وڵاتەکەماندا خەرجی کرد، زۆر کەمتری تێدەچوو، زۆر کەمتری تێدەچوو بۆ مانەوەی پیرۆزی ئەوان، بۆ مانەوەی جوانی ئەوان. ئەگەر زۆر کەمتر لەوەی خەرج کردبایە لە دروستکردنی ئاشتی کۆمەڵایەتی و بەهاکان و پاراستنی خێزانی ئەم وڵاتەدا. مامۆستا سالار، ئێمە ئاگادارین لە سەرەتای نەوەتەکانەوە تەڵەبە لە وڵاتە دەنێردرێتە دەرەوە بۆ خوێندن. کوڕی چی نێردراوەتە دەرەوە؟ کوڕی ئەو خەڵکەی کە بەرپرس بووە، کوڕی ئەو خەڵکەی کە دەستی هەبووە لە مەسئولیەتی و بەڕێوەبردنی ئەم وڵاتەدا کە ناوی لە خۆناوە بەڕێوەبەر و بەڕێوەبەرانی ئەم وڵاتە. تا ساڵی 2011 بە دواوە کە پرۆسەی گشتی لە سەردەمی یەکێک لە خولەکانی حکومڕانی ڕاگەیەنرا ناردنە دەرەوەی تەلەبە بۆ تواناسازی بۆ دەرەوە، کوڕی ئەم وڵاتە خوێنی نەبینی لە دەرەوە. ئەویش ماوەیەکی زۆر محدود بوو، 2 ساڵێک. دوای ئەوەش قوتابی هەبوو فەقیرە لەم وڵاتانە کەوتوتەوە، لە ئەوروپا، لە بریتانیا، لە ئەمریکا، لە مالیزیا، لە میسر. ئێمە ئاگادارین بە 6 ساڵ اینجا حەقەکەی پێدراوە کە خۆی ناچار بۆ خانووەکە بفرۆشێ، ناچار بۆ سیارەکە بفرۆشێ، ناچار بۆ بچێتە ژێر قەرزێکی گەورەوە عیبدار ببێ، اینجا پارەی ئەو خوێندنە بدە. دوای 6 ساڵ 7 ساڵ اینجا پارەکەیان ڕەفیقی خۆم پێی تەواو نەکرا. بەڵێ بۆ ئەمە تەنها لە پێناوی مانەوەی خەڵکێک لە دەوری حیزبە سیاسیەکانی دەسەڵات بۆی ببنە وتەبێژیان، ببنە قسەکەریان، ببنە پارێزەر و قەڵغانیان بۆ ئەو گەندەڵەی کە بەرهەمیان هێناوە، ئینتاجیان هێناوە. ئەگەر هاتبە ئەم بەهایانە، ئەو بەهانەی کە دایک و باوکی ئێمە دروستی کرد بۆ تاکەکان، ڕابردووەکانی ئێمە دایانە دەستی ئێمە بە ئامانەتەوە بمان پاراسپایە، بڕواتان هەیە بە مامۆستا سالار، ئێمە نەتەوەیەکی زۆر مەزن و گەورەی. ئەو سیفەتە باڵابوونەی کە لە مرۆڤی ئەم سەردەمەدا ماوە دەکرێت بڵم لە مرۆڤی کووردا ماوە، لەگەڵ ئەو هەموو ئاڵنگاریانی ڕوبەڕووی دەکرێتەوە، لەگەڵ ئەو هەموو غەزوە فکریەی، غەزوە ئەخلاقیەی، غەزوە بەهایی کە دەخرێتە ناو خێزانی کوردەوە لە ڕێگەی ڕاگەیاندنەوە، لە ڕێگەی سۆشیالێکی ڕەهاوە کە لە هیچ شوێنێکی دنیادا ئەم سۆشیالە ڕەهایە نییە. کون و قژبنی خێزانەکانی لێکەڵۆشاندووە. خێزانێک 5 عائیلە 6 عائیلە بێت، لانی کەم ڕۆژانە هەر مناڵێکی 5 سەعات تا 10 سەعات لەسەر مۆبایلەکەی دەمێنێتەوە. مامۆستا ئێمە دەکرێت بڵین نەوەیەکمان بەرهەم هێنا ناوی بنین نەوە ونبووەکە. نەوە ونبووەکە، نەوە ونبووەکە لە چی؟ لە پەروەردە، لە زانست، لە بەهاکان، لە پەیوەندی خۆشەکانی خێزان، لە دڵ و دەروونێکی گەورە. چی ئەمەی بەرهەم هێنا؟
گومانی تێدا نییە ئەم دەسەڵاتەی کە 34 ساڵە حکمی ئەم وڵاتە دەکات بەرپرسیارەتی ئەخلاقی مێژووی تاریخی لەسەر ئەم دەسەڵاتدارانە هەیە و دواییش گومانی تێدا نییە مامۆستا سالار مێژوو بە زەیان پێ ناکە بۆ لەبەرەوە ئێمە لەناو پرۆسەکە داین ئێمە لەناو گەنج داین ئێمە لەناو ئەو جیهانە کراوە داین کە پێی دەگوترێ قوتابی دەزانی لەم وڵاتەدا مامۆستا سالار چەند تەڵەبەمان هەیە یەک لەسەر 3 دانیشتوانی ئەم وڵاتە تەڵەبەیە 2 ملیۆن تەڵەبەمان هەیە 2 ملیۆن تەڵەبە کوا بەهاکانی تەڵەبە کوا دابینکردنی مافەکانیان کوا ڕازگۆ بوون لەگەڵ قوتابی کوا پێدانی حەق و ماف بە کەس و کاری قوتابی ینی ماوەستا حەسەن بەم قسەی بەڕێزت بێ ینی سیستمی پەروەردە خوێندن کاریگەری دەبێت لەسەر پاراستنی بەهاکانی ئایندەینەوەی ئایندەمان مامۆستا سالار 2 ملیۆن ئینسان کە مناڵ و گەنجە ئەوان دەبنە گەورەی ئەم وڵاتە لە داهاتوودا ئەوان ڕێساکانی ئەم وڵاتە دەنووسنەوە ینی سیستمی پەروەردەکەمان ئەوەندەیان دەست بۆ بردووە شێواوە یعنی بە جۆرێک یعنی شێواندنی تێدا کراوە بە جۆرێک بڕواتان هەبێ مامۆستا سالار زۆرم پێ ناخۆشەوە دەڵم زۆر جارم قسانەشم کردو بەداخەوە یعنی بە جۆرێک شێوێنراوە یعنی خودی مامۆستا نازانێت چۆن دەرز بڵێتەوە خودی مامۆستا نازانێت چۆن تەڵەبەکە پەروەردەکە بۆ لەبەرەوەی هێندە گۆڕانکاری خێرا لە شێوەی میکانیزمی پەروەردەیەکە ڕوودەدا هێندە عەقڵیەتی پەروەردەی جیاواز دەهێنرێتە ئەم وڵاتەوە نۆ کابینەمان بەڕێ کردووە نۆ عەقڵیەتی پەروەردەی هاتووە کە لە دنیادا ئەمە کوفرە کەس ناتوانێت دەست بۆ پرۆسەی پەروەردە بەرێ چونکە مڵکی گشتی و داهاتوویە زۆر لە نەوت بە نرخترە زۆر لە زێر بە نرخترە چونکە نەوەکان عەقڵی نەوەکاندا بینا دەکا و دایدەمەزرێنێ ئەگەر ئەمە لە ژێر هەژمونی دوو حیزبدا لە ژێر هەژمونی دوو عەقڵدا لە ژێر هەژمونی عەقڵێکدا بینا بکرێ ئەی قوربەسەر میلەتێکە چی لێ دێ لە داهاتوودا لەبەرەوە ئەو بەهایانەی کە بە تاکتاکی خێزانەکان نەوەکانمانی دروست کرد ئەمڕۆکانە زۆر جار خەریکە بڵێن لە دەواازەیەکەوە خەریکە هەمووی خاپور دەکرێتەوە بەداخەوە بۆیە ئەدی باشە بۆ ئێمە بیر لەوە نەکەینەوە ئەو هەموو هیجرەتەی لە وڵاتە ڕوودەدا ئەو هەموو هەڵاتنەی لە وڵاتە ڕوودەدا ئەو هەموو بێ ئەمەل و بێهوایی ناو ڕوحی گەنجەکاندایە دەزانی مامۆستا سالار گەنج هەیە لەو ڕۆژانەدا تەلەفۆنی بۆ کردوم دەڵێ مامۆستا تەلەفۆنیان بۆ کردوم بۆ کارتی دەنگدان بە 2 وەرەقە بیفرۆشم حرامە تمڵات جام خۆ مفتی نیم بڕۆ لە مفتیەکان بپرسە بڕۆ لە ژنی فسا بپرسە بەڵام من یەکشت پێ دەڵم براکەم تی بەڵێ وەڵی مامۆستا 1 دینارم لە گیرفاندانیە ئەم پێویستم پێ گەنجم کوتم برا شیرنەکەم ڕاستە ئەو کاتە دووگەڵا دێتە ژیرفانی تۆ بەڵام بزانە داهاتووی میلەتێک دەفرۆشی سەدەیەک دوایی بێپارە تو 1 میلەت دەفرۆشی مامۆستا پێت کەم نەبێ ئەو دەنگەی تۆ نیزامێک عەقڵیەتێک بگۆڕێ ڕاستە دەنگدان زۆر عەرقەلە و گرفتی بۆ دروستکراوە لەم وڵاتانەی ئێمە لەو جیهانی سێمە و دواکەوتوەدا بەڵام دوجار هیچ وەسیلەیەک و بەدیلێکی ترمان نییە بۆی عەقڵی گەندەڵکاری پێسزا بدەین بۆی بیری دواکەوت و ڕەجعیەتی حکومڕانی پێسزا بدەین ئێمە چۆن دەتوانین جارێکی تر دەستێکی پاک دەستێکی ئەمین زمانێکی ئەمین ئیخوەیەکی ڕاستەقینە بێنینە کۆمەلگاوە مامۆستا سالار قسەیەک زۆر زۆر دڵی من ڕاکێشاوە زۆر جار لە کتابەکان کە دەیخوێنمەوە دڵم ژان دەکات کاممان بەسەر ئەم جادەوبانانەدا کە تێدەپەڕین چەندین کامیرە بۆ ئێمە دانراوە وایە بەڵێ لەگەڵ ئەوەشدا تا ئێستا وڵاتی ئێمە بتەواتی نەگەیشتوەتە سیستەماتیک و کامیرەی کۆتایی ئێشتاش بەهاکان لە ترۆپکدا یاری دەکەن الحەمدولله لەگەڵ ئەو هەموو عواقیبانەی هەیەی لەگەڵ ئەو هەموو غەزوە فکریانەی هەیەی بەڵام تاکی ئەم هەر واعیە تاکی ئەم هەر کاریگەری ئەم ڕابوونە ئیسلامی لەسرە ئەم مەلاو مزگەوتەی لەسرە ئەمە نیعمەتێکی گەورەیە ئەو کەناڵانەی وەکو جەنابتان ئەم دەواازانەی کە ڕێگەی چاکەکاری بڵاو دەکەنەوە بەهاکانیان تا ڕادەیەکی گەورە پاراستووە من بیر لەوە دەکەمەوە ئەو هەموو کامێرە دانراوە کاتێککە من هەڵەیەکم کرد لە جادەیەکدا سزام بدن و بمگرن من بیر دەکەمەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تاکێکی دروست کرد ئینسانێکی دروست کرد ئەوەندە بەهاکەی بەرز بوو ئەوەندە ئەخلاقیاتی خاوەن ئیشکردن و سیقە و متمانە بوو دەهاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەیوەی پێغەمبەری خوا تاوانم کردووە سزام لێ دەرکە حکمم لێ دەرکە پێغەمبەری خوا دەیفەرمووە تەماشات موچاوی دەکرد کاکە تو تاوان نەکردو بڕۆ بابە هێندە متمانەی بە تاکەکان بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوای دەهاتەوە دەبی پێغەمبەری خوا وەڵڵاهی نەفسم معەزەبە تاوانم کردووە سزام بدە کامێرە نەبوو تەبان ئەو کامێرەی کامێرەکان دەبەزێنێ دەهاتەوە
پێغەمبەری خوا دیسانی زنیدا بۆ جاری سێم جا ناچار سزای دەدا. ئێستا بە سوچێک هەبێ لە وڵاتەدا کامیرە دەتوانێت گەندەڵکارانی ئەم وڵاتە سزا بدە؟ هیچ کامیرەی دەتوانێت مەوەسەلا لەبەرەوە بەهاکان ئینسان دروست دەکەن نەک کامیرەکان، هەتا بەهاکان دروست نەکەینەوە، هەتا کەسایەتی خاوەن بەها نەکەینەوە دەم ڕاستی خۆمان وەڵای حاڵمان لەوە باشتر. دەوترێت لە پەنا بەهاکانە شتێک ناویە برێ یاساکانە، یعنی ئەمە بپرسم یاساکان دەتوانن ینی با کۆمەڵایەتەکان بگۆڕن لە خراپەوە بۆ باش یان لە باشەوە بۆ خراپ، یاخود لایەکی دیکەش دەوترێت یاساکان ینی تەنها ڕەفتار کۆنتترۆڵەکەن ناتوانێت ئەو سنوورە ببەزێنێ. جوانە ئەم بابەتە گرنگە زۆر پرسیارە. ئەگەر ئێمە ئەوات دیقەت دەینە یاساکان، ئەگەر بڵین یاساکان وەکو دەسەڵات دەتوانن بەهاکان گۆڕن بەڵێ دەتوان نانهێڵن بە یاسا ناهێڵن چاکە بکرێ، ناڵن مزگەوت هەبێ، ناڵن حەق بگوترێ، ناڵن مامۆستایەکی چاک هەبێ، ناڵن بۆ لە چەندان کەسایەتی هەبووە لە وڵاتەدا لە مؤسسەیەکدا بۆ زانیوێتی گەندەڵی قوڕقوڕاگی گرتووە تێت کاکە ئەوە کتابەکەت و کاکەم لێ نامێنم نایکەم ئیمانی خۆم قیامەتی خۆم نادۆڕن. زۆر حاڵەتان هەبوو. ئەمە دەتوانرێت بە یاسا کۆنتترۆڵ بکرێت، بەڵام ئەگەر بڵین یاساکان بەسەر بەهاکانەوە باڵان یەقینەن ئەمە هەڵەیە. یاساکان بەهاکان دایکی یاساکانن، بەهاکان ڕوحی یاساکانن. ئەگەر بەها حزوری نەبێ یاسا چییە؟ یاسا بەسەر تودا جێبەجێ دەکرێت، من کەس ناتوانێت گوێ من بگرێت، کەس ناتوانێت بانگی من بکە. بۆ چونکە لە ئەسڵدا بەهاکە وجودی نییە، یاسا و دەسەڵاتەکە وجودی هەیە، حزوری هەیە. لەبەر ئەوە ئەگەر ئێمە ئەوەی ئێستا تا ئێستا حکم کراوین، تا 34 ساڵ حکم کراوین، یاسای دەسەڵات بەها حکمی کردووە، نەک بەهای یاسایی، نەک یاسایەکی بەهادار. بۆی ئێمە پێویستمان بچیە ئەگەر بمانێت کۆمەڵگەیەکی ڕاستەقینە، کۆمەڵگەیەکی پڕ سیستەماتیک، کۆمەڵگەیەک پڕ لە ڕوحی یەکتر قوبوڵکردن بنیاد بنینەوە، پێویستمان بە خەڵکێکەیە کە ڕوحی لەناو بەهاکاندا بێت، کە بەهاکان جۆشی کرده بێت. کاتێک کە من سەرنجی مناڵەکەی خۆم دەدەم لە قوتابخانە لە بەردەستی مامۆستایەکدا، مامۆستا ئەو قوتابی کە لە قوتابخانە دێتە بەردەستی من وەکو ئەو مناڵی خۆم دەیبینم، سوێن بەخوا ئەگەر خیانەت بکەم لەو مناڵەی خۆم هەمان ئەو خیانەتەیە، عفوان ئەگەر خیانەتێک بکەم لە قوتابیەکەم لە قوتابخانەم هەمان ئەو خیانەتەیە کە من دەیکەم لە مناڵەکەی خۆم. ئەو ئەسڵی بەهایە، ئەوە تێگەیشتن لە ئەسڵی بەها. بەڵام کاتێک کە تۆ پێت وابێ مناڵەکەی تۆ هایلایف بژیە، بەس مناڵی دراوسیەکەم قرچی ورگی بێ لە برسان، پێڵاوەکانی دراو بێ، کراسەکەی پینەکراو بێ، جانتاکەی قەڵەمەکانی پێدا بەر ببێتەوە، پێمان وابێ ئەوە ئینسانیەتە، ئەمە ژیانکردن، ئەوە بەهاکانە. بەخۆ ئەمە ڕاز نییە. کاتێک ئێمە دەتوانین ئەم ڕاستیەتە ئەم دادگەری کە جەنابەت باسی دەکەی بیسازێنینەوە، دەبێت بگەڕینەوە بۆ ئەخلاقیات و بەهاکان. کێ ئەمە دروست دەکاتەوە؟ چێن پاراستنی ئەم بەهایانە؟ ئەمە بزانم ینی چێن ئەم پاڵنەرانە لە کۆمەڵگەی ئێمەکە ئەم زیندوێتیەی ناو بەهاکانی کۆمەڵگەی ئێمە بپارێزێت و بیهێڵێتەوە. ئەوەی کە جێگەی دەستخۆشیە، من دەکرێت بەڕاستی هەمووکو چاودێرێک هەمووکو کەسێکە لە ناو کاری ڕێکخراوەیدا تەمەنێکە کار دەکەم. یعنی من ئاگادارم لەو هەموو گۆڕانکاریانەی کە کاری ڕێکخراوەی لە وڵاتەکەی مندا زیاتر لەم وڵاتەدا لە سەروی 3-4 هزار ڕێکخراو هەیە کە ئیش لەسەر ئەخلاقیاتی وڵاتە دەکەم، مامۆستاسەلا ئیش لەسەر بەهاکان دەکە. بەو مانایە بنیاد نەریت بەهاکان بن، بەو مانەی تدمیری بەهاکانی ئەم وڵاتە بکە. و بەکرداریش بینیمان کە چەندین ڕێکخراو داخران بەهۆی خەڵکی متەدەین بە تایبەتی پەرلەمانتارە ئیسلامیەکان کە ڕۆڵی ئیجابیان بینەوە کۆمەڵ خەڵکی تریش بەڕاستی ئێمە تەقدیری ئەو جۆرە خەڵکانە دەکەین کە بەهاکانی ئەم وڵاتە دەپارێزن. دایک و باوکی ئێمە بینایەکی ئەخلاقی بەرزیان دروست کردووە، نابێ هەموو کەس بە ئاسانی دەستی بۆ برێ بیرروخێنێ. لە ڕۆژانەدا گوێم لە نووسەرێک بوو زۆر ئەخلاقیانە قسەیەکی جوانی کرد، گوتی ئەگەر ئێمە نووسەرەکان پێمان وابێ لە خەڵکی تر بەرزترین، ئەوە نەئەخلاقی بیرمان کردوێتەوە، چونکە باوکی من نەخوێندەوار بووە. ئەم نووسەرەوا دەڵێ جوانە لە کاتێکدا باوکی من 100 جار لە من پیاوتر بوو و لە مەجلیسیشدا قسەی گەورەتر بووە، با من نووسەریش بم. لەبەر ئەوە ئەو بەهایانن کۆمەڵگە دەگۆڕنەوە، نەک ئەو بەهایانەی کە پێمان وابێ بە فشاری یاساکان، بە فشاری دەسەڵات
دەمانەوێت تدمیریان بکەین و بە قوڕقڕاگینەوەکانی داهاتوماندا بیانکەینە خوارەوە پێمان وابێ پێکاومان لە ڕاستیدا ئەمە ژەهرێکە داهاتوەکەی دەیبینێ نەک سەری ئێمە سەری ئەو دەسەڵاتەش دەخوا کە بیەوێ بەهاکانی کۆمەڵگە لە بین بەرێ چونکە ئەوەی ئەم وڵاتی پاراستووە یاساکان نین ئەوەی ئەم وڵاتی پاراستووە ماوەسە سالار تێری خەڵک نییە ئەوەی ئەم وڵاتی پاراستووە خۆشی ڕێگاوبانەکانمان نییە خزمەتگوزاری زۆرمان نییە ئەوەی ئەم وڵاتی پاراستووە بریتی نییە لە خۆشگوزەرانی ژیانی تاک بەڵکو پاراستنی بەهاکانی ئەو کۆمەڵگەیە کە کۆمەڵێک ڕێکخرا و مؤسسە بە بەردەوامی دەیانەوێت بیپارێزن پارێزگارن قەڵغانن بۆی ئەوانن ئەو بەهایان نەیەشوە تێک بدات تا ئێستاش وەڵاهی مامۆستا سالار خزمێکم چوە ئەمریکا بە ماڵ خێزانیەوە باشە گوتی لەوێ لە کەمپەکە یەکەم پرسیار لیان کردم گوتی مناڵەکانت خێزانت کوواوتم ئەوە خێزانمە تی مناڵەکانت وتم وڵای 1 2 3 4 5 6 ئەو مناڵەکان تی کاکە گیان ئەم دەڵم مناڵەکانت تی وڵار ششیانم تی تەمان کوڕێکیان پیا بۆکو خۆم ئەوەی تر گەنج بوو تازە پێدەگەشت وردەی لە ئاخری وەرەوتی بابە مناڵەکانت تی کاکە وەڵا خێزانی خۆم و مناڵی خۆمن تی دوایی سەرۆکی کەمپەکە ئافرەتێک بوو بانگی کردم گوتی هەر بەڕاست ئەوانە مناڵی تۆن تی ئەرە وەڵا تی بۆ چەند ساڵە ژنومێردن تی وەڵا 33 ساڵە بەیەکەوەی 33 ساڵ مامۆستا سالار تی یعنی 33 ساڵە بەیەکەوەن تی بەڵێ تی ڕۆیشتم دوای بانگی کردمەوە تی کاکە تم بەڵێ تی ئەتۆ پێڵاوانیشیان بۆ دەکریتم ئەرێ وەڵا تی گۆرەویشیان بۆ دەکریت تی بەڵێ تی خواردنیشیان بۆ دابینەکەیتم بەڵێ تی تۆ چی تیم باوکم تی یعنی 33 ساڵە خیانەی زەوجی لەو هاوسەر نەکردو تی نابەخوای گەورە تی دوای ژنەکەمی بان کرد تی خیانەت لێ نەکردەوە منداڵی خەڵکی تر تی نابەخوای گەورە جگە لەو هاوسەرە هیچ پیاوێکی تر دەستی لە من نەداوە ئەمە چیە دروستی کردو مامۆستا سالار ئەم بەها بەرزانەی کە ئەم میلەتی پاراستووە خەڵک لەو پەڕی دنیا لە گۆشەکانی دنیا شانازی افتیخار دەکات دوای وتی 1000 جار خۆزگە ژیان بگەڕابایەوە من لەسەر ئەو ئاینەی ئێوە بامایە بەزنەک ئەو ئاسوودەیە کە ئێستا ئێوە بۆتان ڕای کردووە بۆ وڵاتەکەی من 1000 جار ژیانی ئێوە خۆشترە لە ژیانی ئێمە لەبەرەوە بەهاکانی ئینسان دەپارێت ژیان چیە مامۆستا 2 ڕۆژە ئەگەر ئەتۆ بە ئەخلاق و بەهاوە تێنەپەڕێنی سەرت بەرز نەبێت لە ناو کۆمەڵگەدا قیمەتی تۆ چییە قیمەتی تۆ چییە بار گەورە بی بار ناوت هەبێ هەموو ئەمانە دەڕۆنە تەنەکەی زبڵدانی مێژووە و وەڵڵا خەڵک تفمان لێ دەکات پیاو ئەو پیاوەیە مامۆستا سالار تۆزێک سادەتر قسە بکەم پیاو ئەو پیاوەیە بەرگری لە بەهاکانی کۆمەڵگاکەی دەکات باش ئەم بەرگریت باس کرد ئەم بەرگریە بێت تاک بیکە ئەبێ ڕێکخراو بیکە ئەبێ ئەحزاب بیکە ئەبێ حکوومەت بیکە ئەبێ سیستماتیکی پەروەردەی و خوێندن و چوزانم هەم ئەمە ئەرکی شێ وەڵا ئەمە بە دەرەجەیەک ئەرکی دەسەڵاتە بەڵام ئێمە کە گلەیمان لە دەسەڵاتە بەداخەوە بەو بیرەی کە زۆر جار نەیتوانی ممارەسەی بکە ژیرانە ممارەسەی نەکرا بەڕاستی بە ناوی عەلمانیەتەوە بە ناوی دنیابینی نوێوە بیردۆزەی پوچگێراییان هێنایە ئەم وڵاتەوە لە باتی لە جیاتی دانان و دامەزراندنی زانکۆکانمان عەقڵگەرایی لەم وڵاتەدا پوچگەراییان هێنا مرۆڤیان کردە سیپاڵ ئینسانیان بێڕێز کرد کەسایەتی ئینسانیان نێژ حورمەتی ئینسانیان هێندە لاواز کرد کە بەڕاستی زۆر جار پێ عەیبە لە ناو خەڵک بگریە بەڵام لە گۆشەیەکی خانوە قوڕەکەیدا فرمێسکەکانی چاوەکەی فرمێسکەکانی ڕناگرێت بۆ چونکە هێندە دڵی تێکشکاوە هێندە ئینسانیەتی ڕوشێنراوە ناتوانێت بەرگەی بگرێت ئەمانە دەیانتوانی هەمان ئەمەی کە من دێڵم بینای بکەن نەیان کرد ئەوان پوچگەراییان دەوێت چونکە دەی بەوە بمێنەوە بەڵام چێ دەی پارێزێ ئەمە من دەڵێم بە تەحەداوە دەڵێ ئەوەی کە توانیوێتی ئەم ڕێڕەوی بەهایانە بپارێزێت بۆ تەقەڵغانێکی گەورە لە بەردەمی پارێزەری بەهاکاندا یەقینەن ڕابوونی ئیسلامیە هیچ مەجالی تێدا نیە منافیسی نییە یەکەمی بێڕکابەرە بەڕاستی مەجالی تێدا نیە ئەمە کە ئێمە قسەیەک بڵێن دوو ئەم ڕابوونە ئیسلامی توانیوێتی بەراورد بە دەور و بەریشمان بە وڵاتە هەرێمیەکان مامۆستا سالار سیر بکە کوردانی شوێنانی تر لەگەڵ ئێمە بووینە قەڵغانێکی گەورە بۆ پاراستنی بەها کوردیەکانمان جلوبەرگی ڕەسەنی کوردمان ئێمە ئیسلامێکی کوردانی ڕاستەقینەمان پاراست ئەو ئیسلامی کە لە کورد جوانە ئەو ئەخلاقیەتە بەرزانی کە هەر لە کورد جوانە دایکێکی ڕەسەن خێزانێکی ڕەسەن باوکێکی ڕەسەن زۆر جارم بە قوتابیەکانم دەڵێم کوڕەکان کچەکان
بەڵام ماوەسا توخوا چەند خۆشە هەر ئەوە کە دەچیتەوە ماڵە و دەزە سەر بن سەردادنی تەماشا دەکەی لەو دی و دایکتە لەو دی و باوکتە لەوێ خوشکتە لەوێ براتە چەند خۆشە وتیان وەڵام ماوەسا ڕاستە تم دەزانن کوڕەکانی من دەزانن ئێستا لەم وڵاتەدا لە وڵاتانەی ئەوروپادا لە 6 هەموو مناڵێک باوکی خۆی ناناسێ دەزانی ئێستا لە ئەوروپا لە 4 لە 2 تا لە 4 هەموو مناڵێک نازانە دایکی کێ هەدایکی ناناسێ چکە فرە دەدرێت تەواو لە کاتێکدا کە ئێمە الحەمدولله ئەم بەهایە نەتوانیوێتی قەڵغانێکی گەورە دروستکە و بە تاکیدی ڕێکخراوە ئیسلامیەکان و خەڵکی دڵسۆز مامۆسایانی ئاینی یەکێتی زانایان بەشێکی گەورە لەم خەڵکی کە توانیوێتی ببێتە قەڵغان و سەکۆیەک و عەشایری ئەم وڵاتە و بەگشتی هەموو بوونە قەڵغانێک لە بەرامبەر ئەو لۆبیەدا کە بۆ نائەخلاقیکردنی بەهاکان بۆ تێکدانی بەهاکان و ڕوخاندنی ئەخلاقیان لە وڵاتەدا دەیگرنە بەر زۆر سپاس ماوەسا حەسەن عومەر شالەکوانی کۆمەڵی مەدەنی زۆر سپاس لەم تەورە ماندوو کردی زۆر سپاس وتەکانە زێر زۆر سپاس سەلاری بەڕێز بینەر و بیسەری ئەمە تاوەکو ئێستا بینەر و بیسەرمامون بەخوای گەورەتانە سپێرم کاتێکی خۆش ماڵەوە